ئایا ئۆیا سەدام نەماڕۆیە ئایا ئۆیا مامە و کاکە خۆیە ئەوڕۆوە ئازادیە دژمنمان لە ناونیە ئەوڕۆوە ئازادیە بەحسیمان لە ناونیە بەتی ئەنتی کورد ناترسی وەی ناترسی وەی ناترسی کوردستانە قەتێک ناچی قەتێک ناچی قەتێک ناچی نائینەکان ڕوویان ڕەشە شەهیدەکان خێنیان گەشە نائینەکان ڕوویان ڕەشە شەهیدەکان خێنیان گەشە ئایا ئۆیا سەدام نەماڕۆیە ئایا ئۆیا مامە و کاکە خۆیە هەرێ ئەوڕۆوە ئازادیە دژمنمان لە ناونیە ئەوڕۆوە ئازادیە بەحسیمان لە ناونیە گەشایەوە خەمی کوردمان بڕایەوە 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 گێردەستیمان سڕایەوە ئازادیمان گەڕایەوە گێردەستیمان سڕایەوە ئازادیمان گەڕایەوە ئایا ئۆیا مامە نەمەڕۆیە ئایا ئۆیا مامە و کاکە خۆیە ئەمڕۆوە ئازاد